باز لە ئەزمموی خاتونێکەکەین خاتونێکی هوەرمەند لە بواری شێوەکاریە هەروەها ئەو خاتونە شاعریشە باز لە ئەزمموی کارکردن یەکەین لە کێو دەستی کردو بە کاری شێوەکاری و تابلۆکانی لە ئێستادا لە ستۆدیۆی پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئامادەن و باز لەواکین کە خواستی هاوڵاتیان بەگشتی لەسەر کارە هوەریە خۆماڵیەکان و لەسەر کاری شێوەکاری هوەرمەندانی کورد چۆنە بە میوانداری زۆر بەڕێز خات و نیگار میرەوان خاتونی شێوەکار و هەروەها شاعریش خاتون نیگار سڵاوت لێبێت بەخێربێت. خاتونیگار خۆت بناسێنیت و من بەڕاستی نەمزانی چۆن بناسێنم وەکو شێوەکار بناسێنم پێت خۆشە یان وەکو شاعیر. لە پێشەکی زۆر زۆر سپاس بەرنامەکەتانەکەم سپاسی پەیوەندخان و کاکەڕەوەند دەکەم کە ئەو دەرفەتای بە منیان بەخشی بم بە میوانی بەرنامە خۆش و جوانەکەتان. بەڵاهی لە بیدایەتەوە بڵێم بە شاعر پێناسە بکەمیان بە شێوەکار ئەویان تاکو ئێستا خۆمش نەگەشتومەتە ئەو قەناعەتە ئایا من شاعرم یا تەنها نیگار کێشم لەبەرەوەم بەڕای من هوەر بە هەموو شێوەکانی دووڕووی جیاوازی یەک دراون بۆیە من زۆر لە تابلۆکانم هەیە هەر بۆ ئەو تابلۆی شعرێکم نووسیوە یا شعرێکم نووسیوە حەزم کردو بیکەم لەسەر تابلۆیەک بینەخشێنم بۆیە دایمە کە پێم ئەڵێن خۆ پێناسەکەڵێم شاعر و نیگارکێش هەرگیز جام نەکردوتۆ لە یەک. کاتە با لە کاری شێوەکاریەکەتەوە دەست پێ بکەین کێ کردووە دەستی کردو بە کاری شێوەکاری و بۆ نەخشاندنی ئەم تابلۆ جوانە هەوڵت داوە لە فستیڤاڵەکاندا نمایشیان بکەیت؟ بەڵێ تقریبا لە تەمەنی 14 ساڵیوە دەستم کرد بە ئیشی شێوەکاری یعنی هەر لە مناڵی ئێمە بڵێن بینێکی هوەریمان هەیە بەشێکی فەنیەمان پێ و جاران لەوە دەستم پێ کرد مامۆستاکەم دامە ئەیوتۆ دەستی هوەریەکی زۆر زۆر جوان هەیە بەڵام بە شێوازێکی ئەکادیمی و هوەری لە 14 ساڵیوە دەستم کرد بە نەخشینی تابلۆ بە شێوازێکی هوەری چەندین فستیڤاڵ و پێشانگای نێودەوڵەتیش بەشداریم کردووە لەگەڵ هاوڕێیانی هوەرمەندانیش زۆر بەشداری هیرم کردووە بڵێ مەعرەزە و شتانە. مەڵە گرنگی بەشداریکردن لە فستیڤاڵەکانە و فستیڤاڵە ناوخۆیەکان و فستیڤاڵەکانی دەرەوە بۆ هوەرمەندانی شێوەکار چییە؟ گرنگی یەکێک لە گرنگیەکانی لای من ئەوەیە کە هوەرمەندان یەک ئەناسن. بە تایبەتی ئەگەر فستیڤاڵی ناوخۆیی بێ یان نێودەوڵەتی بێ تۆ هوەرمەندانی وڵاتانی تر ئەناسیتەوە یا هەر وڵاتی لە ناو هەرێمە یان لە دەرەوەی هەرێمیش ئێمە پێش ماوەیەکە پێشانگایەکی نێودەوڵەتیمان کرد لە هەموو وڵاتانی عەربی و جیهانی بەشداریان کردو بوو بەڕاستی زۆر پێم خۆش بوو کە زۆر شت فێر بووم لە ئەوان هەمان شت ئەوان لە ئێمە شت فێر ئەبن نەک هەر تەنها فێربوونی و خۆشەویستی بۆ زمان تەنها بۆ هوەر بۆ ڕەنگەکان لەوە ئەچێ من هوەرمەندێکی بیانی کەیەت تێبینیەکی بچکۆلم ئایا لەسەر تابلۆکەم زۆر کە ڕێنمایەکان و تێبێنەکانی ئەو جێبەجێەکەم زۆر ئیشەکەم جوانتر ئەبێ هەمان شت ئەوان. زۆر باشە کەواتە هەمیشە با تێبینیەکانمان دروستکەر بێت. پێش پرۆگرام بەسمان لەوە کرد بەشێک لە تابلۆکانی ئاماژەت بۆ کرد کە فرۆشراوە ئێستا ئەم کۆمەڵە تابلۆیە ماوەتەوە ئەو تابلوانەی کە دروستیانەکەی لەسەر خواستی هاوڵاتیانەکە داوایانەکەی یاخود هەمووی ڕنگدانەوەی خاتونیگارە ئەو هەستێک کە هەیەی. من یەک کێشەم هەیە دایما لەگەڵ هوەرمەندانیش یعنی هەرکێ و هەر هوەرمەندێک و بە پێی خواستی خۆی و بیرۆکەی خۆی بەڵام من یەک کێشم هەیە لەگەڵ هاوڕێکانیش مەکە هوەرمەندن کە من ئەڵێم هەرگیز هوەرمەند خۆش نییە پێی بڵێ فڵانە شتم بۆ بکە ئەبێ هوەرمەند خۆی شتەکە دروستکە کە بە هەستی خۆیەتی من ئێستا بێم تۆ پێم بڵێ ئەو وێنەمە بۆ بکێشەوە کەواتە چ هوەرێکی تایە کە من ئەمە کۆپیە ئەمە هوەری نییە بەڕای من لەو ئەچە من هەڵە بم بۆیە زۆربەی تابلۆکانم کە فرۆشراوە هەر ئەمانن کە خۆم دروستم کردووە بە هەستی خۆم بە مانای مێشکی خۆم کڕیارەکان پێیان خۆش بووە ماناکەیان بەدڵ بووە و زۆربەی شتەکانمان ئێمە لە پێشانگاکان ئەفرۆشرێ من بڵێن لاپەڕی تایبەتی خۆم هەیە بەڵام هەرگیز لێشتم بڵاو نەکردوتەوە بۆ فرۆشتن بەڵام زۆر ئەوانەی کە حەز لە هوەرکەن
یان بۆ پێشانگاکان بۆیە من تابلۆکانم هەر یەکێکی وەک منداڵێکی خۆم وایە یعنی زۆر زۆر خۆشمەوێ حەز ناکەم بیفرۆشم بە هەر کە پێم بڵێ ئەوم پێ بدە تا هەست نەکەم کە هونەرمەندە نایەمێ خاتون نیگار ئەگەر دەرفەت هەبێت و بتوانیت پارچێک لە شارێکی خۆت کە نووسینی بەڕێزت بێت پێشکەشمانکەی خۆشحاڵە بێت فەرموو شعرشتم زۆرە لەسەر زۆر زۆر بابەتم هەیە بەڵام دیقەتی شتێکی زۆر ناخۆشم یاوە لە کۆمەلگا بەداخەوە من وەک نیگار میرەوان کەس پێم ناڵێت چۆنیت پرسیارم لێ ناکەن بەڵام کە ئەمرم گەر ڕێزمە تەمەندرێژی بۆ ئێوە وێنەکانم پڕە بن لە لاپەڕەی هاوڕێکانم و سۆشەڵ میدیا و کەناڵەکان بەڵام تاکو من زندوم کەس بیرم لێ ناکاتەوە بۆیە شتێکم نووسی وەک وەسیەتێک دەمبەزان لە باڵەوەکەی خۆمیش وتم ئەفوان بنەوەی شارێکە فەرموو ئەی یاران کە مردم هێڵی ڕەش لەسەر وێنەکەم مەکێشن ئەی یاران کە مردم وەک ڕێبوارێک دوور لە شار دوور لە دەنگ بمنێژن کە مردم هیواون بۆکانم لەسەر بەردی گۆڕەکەم بنووسن ئەی یاران کە مردم ئازار و کێمی ژیانم لە دەوری گۆڕەکەم بڕێژن دەستەکانە خۆش بێت دەست خۆش بێت زۆر سپاس خاتون نیگار باز لە تابیری تابلۆکانت بکەین گزارش لە چییە کا تابلۆکانە بەگشتی تابلۆکانی خاتون نیگار من بەپێی هەستەکانی خۆم تابلۆکانە کێشم و جاروا هەیە بەپێی پێشانگاکە مەبەستیان چییە یعنی پێشەنگایەک هەیە ڕۆژی ژنان ئەوەم کێشتە بۆ ڕۆژی ژنان لەوە ئەچێ زۆر لە ژنانیش دڵیان بشکێلە من کە ئەو قسەکەم بەڵام زۆر زۆر بەداخەوە کە تابلۆ ئەکێشیت هەمومان کە دروست کراوین هەمووی قیاساتێکی تایبەتە درێژی دەم و چاو لەگەڵ ڕوخسارە لەگەڵ جەما هەمووی قیاساتی هەیە و هەموو نەرمەندان ئێمە قیاساتەکان بە مەزبوطێ بێ بزانی ئەنجە تابلۆکە بکێشین بەڵام من ئەمەیان ئەگەر قیاساتی لەسەر جەبەجێ بکە هیچ قیاسێک نایگرێتەوە لوتێکی زۆر بچووک دەمێکی زۆر گەورە برۆیەکی زۆر بەرز مەبەستم ئەوەیە بەڕاستی ئەمە شێوازی ژنێکی تەبیعی نییە ئەمە شێواز ژنێکە لە کلینکی دکتۆرێک دەچووە بە مکیاج و بە عملیاتی تەجمیل و بە گەورەکردن و بچووکردنی بە ئارەزوی خۆی بەداخەوە ڕۆژی ژنان ئێمە ئەبووە شتەکانی ئازارەکانی ژنان دەرکەین بەڵام من وام کردووە کە ئەڵێم ژنی کۆمەلگای ئێمە بەبێ شێوازێکی زانستی بەبێ شێوازی زانستی تەجمیلێکی زۆر ناشرین ناتوانینەمە تەطبیقین بەسەر هەمووی وانە بەداخەوە کەسێری ئەەکەی زۆر جوانە بەڵام هیچ قیاسێتێکی مرۆڤی لە دەمچاو نەماوە لە ڕوخسار نەماوە تابلۆکانی ترت خاتون نیگار تابلۆکانی ترم ئەمەیان من بە خۆشحاڵی وەڵێم خوێندکاری مامۆستا ئاری بابانم ڕۆحی شاد بێ ئەمەیان یەکی لە تابلۆکان مامۆستا ئاری ئوسلوبێکی تایبەتی خۆی هەیە کە ئەو ئوسلوبەیە وتی تۆ من ئەمەوێ فڵچەکەم بدەم بەدەستی تۆوە بەڵام وامزانم تۆ ناتوانی وەک مامۆستاکەت شوێنی من بگریتەوە وتو مامۆستا ئەتوانم شتێکە بۆ دروستەکەم عینی وەک ئەوەی خۆت وتی باشە فەرموو هە لە ماڵەکەی خۆی لە مەرسەمەکەی خۆی ئەوەم دروست کرد بە مانای ئەوەی کە ئافرەت لەوەتی لە دایک ئەبێ بەڕووتی کە هەمومان بەڕووتی لە دایک ئەبین هەتاکو ئەو ڕۆژە ئەمرێ کە گەورە ئەبێ و ئەچێتە شوێنی حەقی خۆی ئەبێ چۆن بڵێ خاچی لە سێدارەدانی لە دەستی بێ لە کۆمەلگای ئێمە ئافرەت لە کۆمەلگای ئێمە 24 سەعات ئەبێ لە هەر هەڵەیەکی بچووک ڕێک پێڵێن تۆ ئەبێ بکوژرەی تۆ ئەبێ ئاوایل بۆیە ئافرەت
دایمە ڕێگاکەی سەختە دایمە ئەبێ 24 سعات حەبلی لە سێدارە دانەکەی کە جاران بەو دارە لە سێدارە ئەدرا ئەبێ دامە لە بەلەسەر شانی بێ هەر بدرۆ لە ماڵ بڕاتە دەرەوە هەڵە نەکەی ئەکوژرێ کە قسە بکە هەڵە نەکەی ئەو کوژم هەم لەسەر شێوازی مامۆستاکەم هەم لەسەر ئازاری ژنان لە کۆمەڵگای ئێمە بەڵێ خاتون نیگار تابلۆیەکی تریشت هەیە لە سروشتەکە تا چەند کارەکەیت بۆ سروشت بۆ گەیاندنی جوانیەکانی سروشت لە تابلۆکان تا ڕەنگیاوەتەوە من بۆ سروشت زۆر کەم ئیشەکەم بەڵام هەیە زۆر هونەرمەند هەیە ئیشی سروشت دەکەن هونەرمەند هەیە تایبەت بە ئیشی سروشتەوە بەڵام من تقریبا ئەو ڕێگایم گردووەتە بەرکە شتێک دروستەکەم بۆ کۆمەڵگاکەم بە تایبەتی ئازاری ئافرەتان و ئافرەتای ژنان بە شێوازی گشتی بەڵام ئەمە دیسانەوە ئەتوانم بڵێم ڕۆژ ئاوا بوونە ڕۆژ ئاوابوونی ژیانی ئێمە کاتی مەغریب هەرچەند سەرێکە خۆرەکە هەوڵیاوە ئاوەکە زۆر ڕوون کاتەوە بەڵام کۆتایەکەی هەر ڕۆژ ئاوا ئەبێت زۆر باشە تا چەند چێژ لەو ساتانە وەرەگری کە خەریکی کێشانی تابلۆیەکی هونەری تێبی تا چەند هەست بە ئارامی دەروون تەکەی لەو کاتانەیە کە خەریکی کارەکان تێبی شێوەکاری یان نووسین هەستە کە هەستەکەت ئەو شتەی ویست ئەبێ بڕۆی بیکێشی من کە هەستی بەو شتە ئەەکەم جاروا هەیە ئەوەیان کە کێشام فعلێن من هەستم کرد ژنانی کۆمەڵگایمە زۆر ناشرین بوون ئەوە کە کێشام هەستم بە ڕۆژ ئاوابوونی تەمەنمانە کە ئێمە بەڕاستی تەمەنمان ئەڕوا و جارێکان ئەو شتەکە و کردومانە جێبەجێمان نەکردووە ئەوەم کێشا دیسانەوە لەسەر قسەیەکی هاوڕێیەکم وتی وەڵا ژنی کۆمەڵگای ئێمە تەنها بۆم و بەق باشە ئەبێ هیچ قسە نەکا ئەبێ نەبیستێ ژن ئەوەیە بە مردەکەی بڵێ بەڵێ ئەمرەکەی هەموو هەستەکانی خۆم لەسەر تابلۆکەیە نەخێر ژن لەو کۆمەڵ ئەوەیان من شارێکیشم نووسی بوو لەسەرواڵێم ژنی کۆمەڵگای ئێمە ئەبێ نەبیستێ نەبینێ قسە نەکا 24 ساعت ئەو لەچکەی بەسەرەوە بێ ئەڵی وەک خەنجەرێک وایە تا ئەو ڕادەیە هەستی پێ ئەەکەم کە ناخی خۆمی لەسەر دەرەکەم ئەمجە جەنابتان یەک داواکاریەکتان کردوتیان ئەتوانی لێرە لە بەرنامەکە تابلۆیەکمان بۆ بکێشی وتم نەخێر ناتوانم لەبەرەوە من تایبەت یعنی بە ئەسلوبێکی زۆر تایبەت ڕاستمەکەم بە کەشێکی تایبەتە جگە لە کەشێک تایبەت هەرگیز نازانم فڵچە بەکار بێنم هەموو تابلۆکانم بە پەنجە ڕاکێشراوە بە هیچ جۆری فڵچە بەکانیان لێرەش نابێت تۆ ئەمجە هەرگیز ئەوە ستاند بەکانیانم نازانم سەر عەرزدایانێ دینەکان بەدەست ئەو هەمووی بەدەست و لەسەر عەرز ڕاکێشراوە زۆر خۆشحاڵ بووین خات و نیگار میرەوان هەم نیگارکێش خاتونێکی نیگارکێش هەم خاتونێکی شاعیر کەم ڕۆ لە ستۆدیۆ ڕۆژێکەکەی لەگەڵمان ئامادە بوون بە قوربانتا بم زۆر سپاسی کە ئەم دەفەتانە بە منیش بەخشی زۆر سپاس بۆ تۆ